الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. كيف نستقبل شهر رمضان المبارك؟ نستقبل شهر رمضان المبارك بما يلي: أولا بشكر الله تعالى على جميع نعمائه، وخاصة على هذه النعمة العظيمة، فهناك كثيرون كانوا معنا في العام السابق ولكنهم الآن في رحمة الله سبحانه وتعالى. فشهود رمضان من أعظم النعم. یەکەم خاڵ بۆ پێشوازیکردنی ئێمە لە مانگی ڕەمەزان پێویستە خۆشەویستەکانم ئێمە سوپاس و ستایشێکی خوای پەروەردگار زۆر بکەین لەوەی کە خوای تەعالا تەمەنی درێژ کردین و خەریکە نزیک ئەبینەوە جارێکی تر لە مانگی ڕەمەزان. ئامادەبوون و نزیکبوونەوە لە مانگی ڕەمەزان و گرتنی مانگی ڕەمەزان یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکان کە پێویستە ئینسانی مسلمان زۆر سوپاسی خوای گەورەی لەسەر بکە. چونکە خۆشەویستەکانم، خەڵکانێک هەبوون پار لە مانگی ڕەمەزانە لەگەڵمانە بوون، بەشداری نوێژ و تەراویح و ذکر و قورئان خوێندنەکانیان ئەکرد لەگەڵمانە، بەڵام ئێستا لە ڕەحمەتی خوان و چاوەڕوانی ئەوەن مسلمانێک دوعای خێریان بۆ بکە. ئەجەل مەجالی نەدان کەوا ئەم ڕەمەزانەش لەگەڵمانە بن. جا ئێمە ئەگەر خوای گەورە ئەو نیعمەتەی بەسەرا ڕشتین و گەشتین بە مانگی ڕەمەزان، حەقە زۆر سوپاسی خوای گەورە بکەین. براینە خەڵکی وا هەیە هەر لە ژیانیا چەند ڕەمەزانێک ئەبینێ، جا ڕەمەزان ئەبێتە مایەی کەفارەتی گوناحەکان، کە سێ جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سێ حەدیثان مژدەی گەورە ئەدا بەو کەسانەی کە ئەگەنەوە مانگی ڕەمەزان، کە سێ غوفرانی گەورەی تایە. غوفرانێک هەر کەسێک من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ ئەگەر بگاتە ڕەمەزان و ڕۆژووی ڕەمەزان بگرێ، خوای تەعالا ئەی کاتە کەفارەتی چی گوناحی پێشووی هەیە. من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. مژدەی دووهەم، هەر کەسێ ئەگەر خوا یارمەتی بدە و لە شەو نوێژی و تەراویحەکانی مانگی ڕەمەزانە بەشدار ببێ، ئەبێتە کەفارەتی هەرچی گوناحی پێشووی هەیە. من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ ئەگەر خوا یارمەتی بدە و بتوانێ لە مانگی ڕەمەزانە شەوی لەیلەة القدر بگرێ، خوای تەعالا ئەی کاتە کەفارەتی چی گوناحی پێشووی هەیە. براینە ئەم سێ مژدەیە زۆر گەورەیە. تۆ ئەتوانیت هەر سێکی دەستکەوێ، ئەتوانی عەزم بکەی هەر سێکی لە دەست خۆت نەدەی لە مانگی ڕەمەزانە، سێ جار خوای تەعالا لە گوناحەکانت خۆشەوێ لە گوناحەکانی پێشووت.
ئەگەر هەرسێکیت پێ نەکرا خۆ دوانیت پێ ئەکرێ ئەگەر دوانیت پێ نەکرا یەکێکی لە دەستی خۆت مەدە. ثانيا الإخلاص وإحضار النية قبل مجيء رمضان. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم فيما يرويه عن ربه، يعني حديث قدسي، قال الله عز وجل: إذا تحدث عبدي بأن يعمل حسنة فأنا أكتبها له حسنة. رواه مسلم. خۆشەویستەکانم، خاڵی دووهەم بۆ خۆ ئامادەکردن و پێشوازی لە مانگی ڕەمەزان هەر لە ئێسەوە نیەت بێنن. خۆشەویستەکانم، نیەت زۆر زۆر گرنگە. نیەتی ئەوەی کەوا مانگی ڕەمەزان هەمووی بە ڕۆژوو بی، نیەتی ئەوەی کەوا مانگی ڕەمەزان هەموو تەراویح و شەو نوێژەکانی لەدەست خۆت نەدەی، نیەتی ئەوەی کەوا مانگی ڕەمەزان قورئان بخوێنی، چاکە بکەی، خێر بکەی، سەدەقات بکەی، قورئان ختم بکەی، ئەمانە هەمووی لەدەستی خۆت مەدە. ئەم نیەتانە زۆر مهمە. ئەگەر هەر لە ئیسەوە بیهێنی و پێیشی نەگەیشتی، خوای گەورە بۆچی نووسیوە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئەبو هورەیرە ئەیگێڕێتەوە، پێغەمبەری خوا لە پەروەردگارەوە ئەیگێڕێتەوە کە حەدیثەکە قودسیە، ئەفەرمێ خوای تەعالا فەرمووی ئەگەر عەبدەکەم نیەتێک بێنێ کە چاکەیەک بکا، خێرێ بکا، من بۆی ئەنووسم پێشەوەی بیکە. ئەگەر نەشیکا، خوای تەعالا بۆی نووسیوە. مادام قەراری داوە بیکا بەڵام پێی نەگەیشت، بۆی ڕێک نەکەوت، عوزرێک هاتە سەرا و نەیتوانی، خوای تەعالا بۆ تێنووسێ. جا زۆر مهمە ئێمە هەر لە ئێسەوە نیەت بێنین کە تۆبەیەکی ڕاستەقینە بکەین، تەوبەیەکی نەسوح بکەین، کردەوەی چاکە بکەین لە ڕۆژوو، لە نوێژ و لە سەدەقە و لە خەیر و لە قورئان خوێندن و هەتا کۆتایی ئەو کار و کردەوانەی کە لە مانگی ڕەمەزانە زۆر ئەجری گەورەیە. ثالثا وضع برنامج متكامل لأيام وليالي هذا الشهر المبارك. پێویستە ئێمەی مسلمان بەرنامەجێکمان هەبێ. خۆشەویستەکانم، بەرنامەیەک دانین بۆ ئەم مانگی ڕەمەزانە، بەرنامەیەکی کامل و چڕوپڕ و تێر بۆ ئەم مانگی ڕەمەزانە قراری تیا بدەین، ئەم کارانە ئەنجام بدەین، على الأقل ئەمانە ئەنجام بدەین و لە دەستی خۆمانی دەرنەکەین. یەک، الالتزام بصلاة الجماعة والتسابق إلى اللحاق بتكبيرة الإمام. پێویستە خۆشەویستەکانم بڕیار بدەین هەر لە ئێسەوە بەرنامەیەک دانین کەوا هیچ نوێژێکی جەماعەت پێنج فەرزەی جەماعەتەکە لە دەست نەدەین هەتا ڕەمەزان تەواو ئەبێ، و هەوڵ بدەین بە تایبەت بگەین بە ئەڵڵاهو ئەکبەری یەکەمە، ئەڵڵاهو ئەکبەری دەستپێکردنی نوێژ کە لەلایەن ئیمامەوە ئەکرێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە مژدەمان پێدا: هەر کەسێ ئەگەر خوا بیکا بۆی، هەر کەسێ ئەگەر خوا بیکا بۆی بتوانێت 40 ڕۆژ هەر 5 فەرزەکە لە مزگەوت ئامادە ببێ و گوێی لە تەکبیرەی ئەڵڵاهو ئەکبەری یەکەمی دابەستنی نوێژ ببێ، خوای تەعالا دوو بەراعەتی بۆ ئەنووسێ: بەراعەتێک لە نیفاق و دووڕووی کە ئینشاء الله نەجاتێ بێ لە دووڕووی و منافقی، بەراعەتی دووهەم لە ئاگری جەهەنەم. چی نیعمەتێکە خۆشەویستەکانم! 40 ڕۆژ هەر لە ئێسەوە دەستی پێ بکە. ڕەمەزان 13 ڕۆژێکی ماوە، هەر لە ئێسەوە دەستی پێ بکە، هەوڵ بدە هەتا وەکو ئاخر ڕۆژی ڕەمەزان هیچ نوێژە لە نوێژە فەرزەکانت لە دەست دەرنەچێ لە مزگەوت، و لە ئەڵڵاهو ئەکبەری یەکەمە ئامادە ببی، گوێت لە ئەڵڵاهو ئەکبەری یەکەمی ئیمام بی لە هەموو 5 فەرزەکانە ئینشاء الله دوو بەراعەتی گەورە. ئەمە مژدەیەکی زۆر گەورەیە، هەر وتاری ئەمڕۆمان بەس ئەم حەدیثە بێ بەسە. یەکەم لە منافقین نەجات دەبێ،
دووهەم لە ئاگری جەهەنم ڕزگارت ئەبێ. چی مژدەیەکی گەورەیە خۆشەویستەکانم. کێ هەیە قۆڵ هەڵکا و لە ئەمڕۆوە دەستی پێ بکە، لە ئەمڕۆوە 40 ڕۆژەکەی خۆی حەساب بکە. زۆر مهمە. ثانيا صيام نهار رمضان والالتزام بأركانه وآدابه. خۆشەویستەکانم، ڕەمەزان گەورەترین عیبادەت لە ڕەمەزانە ڕۆژوگرتنە کە ساڵی یەک جار دووبارە ئەبێتەوە. ڕۆژوگرتنیش ڕوکنی هەیە و پایەی هەیە و ئاداب و سنەتی خۆی هەیە. حەقا ئێمە لەگەڵ ڕەمەزانە و ڕۆژوگرتنەکە کە دەستی پێەکەین ئاگامان لە ڕوکنەکانی بێ، ئاگامان لە سنەت و ئادابەکانی بێ کە لە وتاری داهاتووە ئینشاءالله لەسەر ئەو مۆزوعە بە تایبەت ئەچین ئینشاءالله. ثالثا الالتزام بالأذكار والأوراد اليومية وخاصة أذكار الصباح والمساء وأذكار ما بعد الصلوات. خۆشەویستەکانم، حق ئێمە لە مانگی ڕەمەزانە على الأقل التزام بأذكارەکانی هەموو ئەذکار ئەو ئەذکارانەی کە سنەتن لە ڕۆژە ئەنجامی بدەین، التزامی پێوە بکەین، بە تایبەت ذکرەکانی پێشی مەغریب کە پێ ئەوتری ئەذکار المەساء و ذکرەکانی دوای نوێژی بەیانی کە پێ ئەوترێ ئەذکاری سەباح. ئەم ذکری ئێواران و بەیانیانە لە هەموو خراپەیەک ئەتپارێزێ. پێویستت بەوە نابێ بەیانی بڕۆی بە دوای مەلایەکە بگەڕێی بە دوای کەسێکە. طبعا تووشی مەلای خراپە بێ ئەو کاتە، تووشی خەڵکی خراپ ئەبی، بگەڕێی بە جادوم لێکریا و سحرم لێکریا و ماڵمان نازان چاوی لێدریا و مناڵەکەم چاوی لێدریا. ئەمە ئەگەر تو ئەذکارەکانی ئێواران و بەیانیان ئەنجام بدەی، هەرچی ساحری دنیا هەیە کۆ ببێتەوە لەسەرت تاسیرت تێناکە. هەرچی سحرێ چەند گەورە بێ لێت کرا بێ نەجاتت ئەبێلەی، ڕزگارت ئەبێلەی لە چاوپیسی، لە خراپە، لە هەموو شتی. ئیتر پێویستت بەوە نایە بە دوای جادو بازێکا بگەڕێی، بە دوای ئەموو ئەوا بگەڕێی، خوا خۆیت پارێزی. و بە تایبەت ذکرەکانی دوای نوێژەکان التزامی پێوە بکەن، هەڵمەسن لە دوای نوێژە فەرزەکان تا ذکرەکان بە جوانی ئەخوێنیت و دوایەوە ماڵ ئاوایی بکە. الالتزام بالورد اليومي من تلاوة القرآن لمن استطاع. هەوڵ بدە برا بەڕێزەکەم مانگی ڕەمەزان وێردێ دانە کە قورئانی تیا ختم بکەی. لە دەستی خۆتانی دەرمەکەن، ئەمە فرسەتە. مانگی ڕەمەزان 30 ڕۆژە و قورئانیش 30 جزمە و هەوڵ بدە هەر لە یەکەم ڕۆژەوە ڕۆژی جزئێ قورئان بخوێنە. لە دەستی خۆتی دەرمەکە على الأقل ئەمە بکەی. ئەگەر خوێنەواری قورئان خوێنی، ئەگەریش خوێنەوار نیت و ناتوانی قورئان بخوێنیتەوە، خۆ قەڵەمێکی قورئان بگرە و گوێی لێ بگرە، مۆبایلەکەت قورئانی تیا تەسجیل کە و جوزە گوێی لێ بگرە. ئەگەر ئەوەش نەتوانی و بڵێ من ئەختیارم و بەتەمەنم على الأقل بەقەدەری ئەوەنەی کە یەکێ ختمەیەکی قورئانەکە کە نیم سەعاتە تقریبا جزئێکی قورئان ختمی یەک جزء تقریبا نیم سەعات ئەخایەنێ. ئەو نیم سەعاتە لە دوای نوێژی بەیانی یان لە دوای نوێژی عەسر دانشە و تایە فاتحە بخوێنە، بەس سوورەتی فاتحە دووبارە کەرەوە، سوورەتی قل هو الله أحد دووبارە کەرەوە. هەوڵ بدە ذکر بکە، لا إله إلا الله، سبحان الله، الحمد لله، الله أكبر، صلوات لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئەمانە بکە نیم سەعات على الأقل لە جێ بۆ ئەوەی جێ ئەوە بگرێتەوە کەوا تۆ ختمەی قورئان بکەیت. صدقة يومية بقدر الإمكان. خۆشەویستەکانم، ڕەمەزان مانگێکە ئەعمالی تیا چەند قات ئەبێتەوە. فرسەتە تۆ لەم مانگی ڕەمەزانە ڕۆژانە سەدەقەیەکت هەبێ. خۆی ئەبێ ئینسانی مسلمان ڕۆژانە لە هەموو ساڵەکە سەدەقەی هەبێ، بەس تۆ لای کەمەکەی بۆ ئەوەی فێر ببی لە مانگی ڕەمەزانە هەوڵ بدە لە یەکەم ڕۆژەوە ڕۆژانە تۆ سەدەقەیە بکە بەقەدەری توانە. ئەگەر نەتبێ على الأقل 250 دینار سەدەقەیە بکە، على الأقل 1000 دینار، ئەگەر هەت بێ زیاتر 5000 بکە، ئەگەر زۆر دەوڵەمەنی ڕۆژانە 10000 خێر بکە و زیاتر بە پێی ئیمکانیاتی خۆت. حەقە ئینسانی مسلمان ڕەمەزان بکاتە مانگی فرسەتی
بەدەستهێنانی لێبوردنی خوایی هیچ شتێکیش ئەوەی سەدەقە نابێتە مایەی ئەوەی کە خوا لێت خۆش ببێ کە خوا ماڵ و مناڵەکەت بپارێزێ سەدەقەکردن تووڕەیی خوا کوژێنێتەوە ئەگەر خوا لێت تووڕە بێ بە سەدەقەکردن تووڕەیەکەی خوا کوژێنیتەوە بە سەدەقەکردن قەزا و بەڵا لەسەر ماڵ و مناڵەکەت لا ئەدەی ڕۆژانە هەوڵ بدە سەدەقە بکە ئەگەر فەقیرت دەست نەکەوت بیخەرە ناو سندوقی مزگەوتەوە ئەگەر دەست نەکەوت هیچ نەبێ نەتوانی قاپێ خورما بێنە داینە با خەڵک فتاری لەسەر بکە یعنی هەوڵ بدە لە دەستی خۆتی دەرمەکە ئەگەر هەر نەکرا کاسە هاوسەیەک بۆ ماڵی هاوسەکەت بنێرە چێشتی ئەو ڕۆژە قاپێکی بنێرە بۆ ماڵ دراوسەیەکت بە تایبەت دراوسێ نزیکەکانت و ئەوانەی کە فەقیرن ئیفتار الصائم ئیفتارکردنی سایم یەکێکە لەو فرسەتانەی کە لە مانگی ڕەمەزانە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ڕۆژوانێک تێر بکات یعنی فتاری ڕۆژوانێک بدا خێری ئەو ڕۆژوانە بۆ ئەویش ئەنووسرێ لە مانگی ڕەمەزانە خەڵکی تێر بکەن ئیفتاری خەڵک بدەن البقاء في المسجد بعد صلاة الفجر إلى طلوع الشمس وصلاة ركعتي الضحى خوش يسكانم يكي تر لو مجدانك هيا بو إنساني مسلمان بيغمري خاص الله وسلم فرمي هل كسيك لباشي نوجي بياني لشونك اخوي هل نسي ذكر بكا قرآن بخواني حتى وكو خور در اچه پاشان که خور در شو برز بوية و توزيك بقدر چاركيك تقريبا دعا و هل سي دور كات نوج بكا خيري حج عمريكي بو أنوسري خيري حج عمريكي بو أنوسري خيري حج عمريكي بو أنوسري أما الشيكيك لو فرصتانيك حق إنساني مسلمان لدسي خوي ندى لمانجي رمضان الأمر بالمعروف والنهي عن المنكر والتناصح والدعوة إلى الله بقدر الإمكان هو شيء سكانم حق إما لما نجي رمضان خومان فيركين أمر بچاكا بكين نهي لخرابة بكين نصيحة آموشگاري مسلمانان بكين خلقي بانكين بلا إخوة گنجكان بتايبتي أو گنجاني كسرگردان بون كأم فكرك وأم فكرك وأم بيروبوتشونك بردوانيتي كدابش بون وأريك بلايك شو سرگردان بون لمنهجي خوالايان أدن بأنواع وأشكال ريقا بتليات بكافيتريا بنرجيلا بجگركيشان بحرچي ريقايا بعرق خواردن بفساد بحرچي ريقايا هول أدن أم فكرة وبوچون نامويانا لسر إسلام ولسر ملتي كرد هول أدن خلق دور خنوا گنجان من دور خنوا برو بيديني وإلحاد بيباوري بيان بن لباوشي مزقود دريان كان هر او نحسا ولا باوشي مزقود درچو گنج سرگردان ابي خوش يسكانم نازانيت شيكا برنامج يعني تيك اچه امو او بكاري دينه هر سلامك او اي واي دابكوش اي كاتك ما شي دسي خوي بو مصلحته برجوان ديكاري خويان بكاريان اهينن ايوه هوضن اهلي مزقود بيان جيرنوا بيان هنوا سر بازي دين ودين داريتي بيان هنو بباوشي مزقوت و قرآن خوندن بو اوي چيتر لوزياتر گنجكان مان سرگردان نبن بريزان الذهاب إلى العمرة لمن استطاع قال رسول الله صلى الله عليه وسلم عمرة في رمضان تعدل حجة معي الله أكبر اگر خوابو يكي بيكا ولا رمضان بتواني عمره بكا بيغمري خواص الله صلى الله عليه وسلم فرميوك ووايا حجيكي لقل منا كرد بي اگر خوابی که بنصیب یکیت اگر ایش خواهی گوره نیکرد بی بنصیبی دعا بکا بلی یا ربی خواهی منو مسلمانان اش بی که بنصیب من که بتوانین عمریت لرمضان انجام بدین او دعای کی باشه بلکه خواهی گوره اجری دعا کمان ایشیش نبی بو بنوسه عدم فوات مجالس العلم والذكر إلا للضرورة لرمضان طبعا براينا لمزقوتكانا ولا مالكانا يتر مجلس علم بيا أبي درسي دواي نوجي عصر درسي دواي نوجي عشاء زور جار أذكار أكري زور جار كوري قرآن خوندن حلقي قرآن خوندن دروس أكري لمزقوتكانا خوش وسكانم خوتاني ليبه باش مكن پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی اگر داتان بلای باخ یک لباخچکانی بهشتا خوتان لێ باش مەکەن
گوڵی لێ بکەنەوە وتیان ئەی پێغەمبەری خوا باخی بەهەشت باخچەی بەهەشت کامانن فەرمووی حەڵەقاتی ذکر ئەو مەجلیسی علم و ذکرانە کە دروست ئەکرێ خۆتانی لێ بێبەش مەکەن بڕۆن دانشن حتا ئەگەر مەجلیسەکە مەجلیس قورئان خوێندن بێت تۆ قورئان خوێنیت بچۆ بۆ خۆت لە پاڵێکا دانشە و گوێیان لێ بگرە ئەجر و حەسەناتت بۆ ئەنووسرێ مژدەی گەورەی لەسەر هەر کەسێ لەو مەجلیسانە و لە نزیکی ئەو مەجلیسانە دەمشێ خوای گەورە لە گوناحەکانی گشتی خۆشەوە بێ. ترك القنوات الفضائية والتلفاز والبرامج التي تشغلك عن ذكر الله. هیچ نبي خوش ويسكانم تخوا براينا با هیچ نبي ام مانگی رمضان بکەینە مانگێک خۆمان دوور بگرینەوە لەو هەموو قەناتە خراپانەی کە لەناو تەلەڤیزۆنەکانمانەیە لە ماڵە. خۆشەویستەکانم شەیطان و شەیطان پەرستەکان لەم مانگی ڕەمەزانە دەست ئەکەن بە دروستکردنی مسلسلات و ئەفلام و ئەوەی خراپەیە بێ ئەوانیش وەکو چۆن ئێمە خۆمان ئامادە ئەکەین بۆ ڕەمەزان ئەوانیش خۆیان ئامادە ئەکەن بۆ لەناوبردنی خێر و خێراتی مسلمانان. خۆتان دوور بگرن لەو قەناتانە قەناتێک ذکری خوای تیانە بێ و یادی خوات نەخاتەوە حقا خۆی حقا ئێمە هەر زوو تەرکمان بکردایە بەڵام عەلە لەقەل تەدریب بکە مانگی ڕەمەزان خۆتی لێ بە دوور بگرە بە دوای قەناتێکا بگەڕێ کە لە خوا نزیک دەکاتەوە کە قورئانی تیابێ کە ذکری تیابێ کە بەرنامەی جوان و چاک و پاک و پوختی تیابێ کە عایلەکەت تێک نەدا کە خێزانەکەت تێک نەدا هەو بدەن ڕوو بکەنە خوا براینە فرسەتە مانگی ڕەمەزان مانگی تەدریبە. الاستعداد العائلي والفرح بقدوم هذا الضيف العزيز أمي وأنا بالرزا عزيزة حق إيما نكخومان حق عائليا هر يكي لا خيزانك أي خوة دس بيبكاو خوشي بكاو مال آماده بكاو خوي آماده بكاو منالكاني آماده بكاو أو منالانتك تازة بيجين برا آمادهان كي مجدي خوشيان بيتي بيان بلي كرم كتشم ئەگەر ئەم مانگی ڕەمەزانە هەرسی ڕۆژەکەی بگری ئاهەدیەت بۆ ئەکەم دیاریت بۆ ئەکەم مژدەی خۆشیان بدەنێ خۆت ئامادەکە ماڵ و مناڵت ئامادەکە تەلەڤیزۆنەکە هەر لە ئیسە بڕۆرە بڵێ کاکە ئەم قەناتانە ئیتر فت ئەمانە لادەن ئەمانە کاتی ئەوە نییە ئێمە مەشغوڵی ئەمانە ببین هەوڵ بدە ئیستعدادێک ئامادە باشیەک بۆ خۆت و ماڵ و مناڵ براینە ئێمە زۆربەمان مناڵەکانمان ئیهمال کردووە ماڵ و مناڵی خۆمانمان ئیهمال کردووە ئەبێ ئاگامان لێی بێ بەیانی ئەگەر مناڵێکمان تووشی کارە ساتێک هات ئەو کاتە بەس پەنجەکانی خۆت ئەگازی چونکە سەبەبی ڕئیسی خۆت ئیهمالت کرد ڕۆژێک کوڕەکەت بان کردوتم کوڕم وەرە لەگەڵ ما با بڕۆین بۆ جەماعەت ڕۆژێ مامۆسایەکت گرت بڵێ مامۆسا گیان توخوا مامۆسا دەرسی قورئانی کوڕەکەم بەرەوە ڕۆژێک کوڕەکەت لای دا و لارۆ بوو بە لای حیزبێک گروپێک ئەم لا ئەولایەک بانت کرد کوڕم ئەمە بۆ دینت باش نییە بۆ دنیات باش نییە هیچ خێرێکی تیا نییە کوڕم شێری ئەمانە مەکەوە کەسێک لە ئێمە ناڵێم هیچ کەسێک بەس زۆر بمان ماڵ و مناڵمان ئیهمال کردو مناڵەکانمان هانە سەر ئەو جەعدانە تا سەعات 2 شەو ئیتر چۆن کارە سات ڕوونادا ئەمانە لەسەر ئەو جەعدانە فێری تریاک خواردن ئەبن فێری عەرەق خواردن ئەبن فێری نەرگیلە کێشان ئەبن ئەم هەموو کافتیریا بۆچی کراوەتەوە والله بۆ فەسادکردن کراوەتەوە والله بۆ ئەوە کراوەتەوە خەڵق بەرەو خراپە ببا وطبعا ئەنواع و ئەشکال موامەراتی تایە لەسەر گەنجەکانمان ئێمە بۆ مەحاسەبەی ماڵ و مناڵی خۆمان ناکەین بۆ ناگەینە فریای ماڵ و مناڵی خۆمانە کاکە لە دەستمان دەرەچن دوایی کەس نازانێت لە چی شوێنێکا تیا ئاچن یا ربی خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخڕە دڵەکانمانەوە یا ربی سەرکەوتومان بکە یا ربی لەسەر دیندارێتی دامەزراومان بکە یا ربی خوای لەو کەسانەمان بگێڕە کە دڵمان خۆشەوێ بە هاتنی مانگی ڕەمەزان یا ربی لەو کەسانەمان بگێڕە خوایە کە مانگی ڕەمەزان ئەیکەن بە فرسەتێک بۆ لێبوردنی تۆ یا رب العالمین خوایە ڕەمەزان بکەی بە نەسیبمان یا ربی ڕۆژی ڕەمەزان بکەی بە نەسیبمان خوایە قورئان خوێندنی ڕەمەزان بکەی بە نەسیبمان خوایە تەراویح و شەو نوێژەکانی ڕەمەزان بکەی بە نەسیبمان یا ربی خوایە فرمێسکی پەشیمانی لەم مانگی ڕەمەزانە بڕێژین یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت لە دایک و باوکمان خۆش ببی لە برای خوشکانمان خۆش ببی لە مردوەکانمان خۆش ببی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانی کە داوای
دوعای خێریان لێ کردین یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو تەفریقەیە کرد و بەرەکێک بپارێزی یا ڕەبی هیدایەتی گەنج و لاوەکانمان بدەی یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی ئامین ئامین